ئێمە 131 پرسیار کە ئاراستەی حکوومەت کرابوون وەڵام دراونەوە لەلایەن حکوومەت کە لەلایەن ئەندامانی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیەوە ئاراستەی حکوومەت کرابوون و ئەو پرسیارانەی نێردراوە بۆ حکوومەت وەڵام نەدراونەوە 17 پرسیار وەڵامیان نەهاتۆ لەلای حکوومەت 69 پرسیار لەلایەن پەرلەمانەوە نەنێردراون بۆ حکوومەت لەلایەن دەستی سەرۆکایەتیەوە و بانگهێشتی وەزیرەکان بۆ پەرلەمان بۆ لێپرسینەوە پرساندن واتە لێسنەوەی مەتمانە ئەگەر سیقا نەبوویان باوەڕ بە ئەو وەڵامەکانیان نەبوو 3000 پرساندن بۆ وەزیرەکان کراوە بە تایبەتی بۆ وەزیری سامانە سروشتیەکان لە ئەو خولەدا ئێمە ئەو بەڵێنەی کە بە گەنجانماندا بوو کە هاوسەرگیری بکەن چل لەو عائیلانە لەو خانەوادانە لەو خوشک و برایانەی کە پرۆسەی هاوسەرگیریان کردووە هاوکاری کراون بە دیکۆمیل لامانە و بڕی 12 میلیۆن و 400 هزار دینارمان پێداون بێجگە لە هاوکاری فەقیر و هەژارەکانی دیکە کە نەمان نووسیوە لە چوارچێوەی چالاکیەکانی فراکسیۆنە و جارەی 47 پرۆژە یاسا و هەمواری یاسا پێشکەشکراون بە پەرلەمانی کوردستان کە بەشێکی لەو یاسایانە خوێندنەوەیان بۆ کرا و دەرچوێنراون و بوون بە یاسا و هەموو ئەو یاسایانش بۆ بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان و زیاتر ئێمە ئەو یاسایانەمان کار لەسەر کردوون کە پەیوەست بوون بە ژیانی ڕۆژانەیان و بە ئازادیەکان و بە ڕێزگرتن لە تاچی کوردی ئەوجا یاداشت و ڕوونکردنەوە و بەیاننامە و داواکاری فراکسیۆن لە خلالی ئەو حساب کە 5 ساڵێک کە لە پەرلەمانی کوردستان بووین بەو شەرتێک کە 2 ساڵ پەرلەمانی کوردستان دەرچی داخرە 111 یاداشت و ڕوونکردنەوە بەیاننامە و داواکاریمان پێشکەشکردوون بە پەرلەمانی کوردستان.